من لەگەڵ میوانەکەم کە بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵایە بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە حکوومەتی هەرێمی کوردستانە لێرە میوانێمە باسی ئەم گفتوگۆی لەگەڵەکەم دکتۆر بەخێراتیم کاتم باش. زۆر سپاس. دکتۆر ئەگەر سەرژمێری بکرێت ئەو ژمارە ڕاستەقینەی هەیە ئێستا چ کاریگەریەکی بێت لەسەر بوژانەوەی هەموو ناوچەکان کە دانیشتوانی کوردی لەسەر ئەو بودجەی کە وەکو بۆ بەرهێنان خەرج بکرێ بۆ هەرێمی کوردستان لە بواری ئاوادانکردنەوە هەتا دوایی؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم حاڵەتی کە ئەمڕۆ هەیە حاڵەتێکی زۆر گرنگ و گەورەیە مۆزوعی سەرژمێرکردن لە هەرێمی کوردستان و عێراقا ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک و بە شێوەیەک لەسەر بنەمایەکی مۆزوعیانە و بەمەبەستی خزمەتکردنی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان کرێشتێکی زۆر چاکە لە ڕاستیدا ئەمە بنەمای سەرەکیە بێ بۆ خزمەتکردن، یعنی بنەمای سەرەکیە بێ بۆ دانانی بودجە. ئێمە هەموو زانین بە پێی یاسای ژمارە 13 ساڵی 2023 یاسای موازنەی عێراقی کرد لە پەرلەمانی عێراق پەسەند کرا بودجە و یان میزانیە بۆ 3 ساڵ بۆ ساڵانی 2023 2024 و 2025 دیاری کراوە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش. گەرچی پشکی هەرێمی کوردستان لەسەر 12.67 دیاری کرا کە ئەم ڕێژەیە وەزارەتی پلاندانانی عێراق داینەوە لە ڕاستیدا لەسەر ئەساسێکی نەزانستیە نەژمێرکاریە نە ئیحسائیەکی وردو دروستە، ینی حاڵەتێکە تەخمینێکە خۆیان کردویانە کە لە حەفدەوە کردیان بە 12.67. ئەگەر بەپێی ئەو ڕێژە کەمەش بواە ئێمە وایە ماگانە تریلیۆنێک و 240 میلیارد دینار بنێردرایە پشکی هەرێمی کوردستان مافی هەرێمی کوردستان کە تایە بە ڕێژەی 950 ژمارێک لەو بابەتە بۆ موچە ئەچوو ئەوانی تری بودجەی تەشغیلی بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ بەگەڕخستنەوەی پرۆژەکان ڕۆژە خزمەتگوزارەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستانەوە بۆ هەموو سێکتەرەکەن. بەڵام بەداخەوە تەنانەت بڕی موچەکەش بۆکو خۆی ناتوە. باشە بەو ئاستەکەمەش دکتۆر عێراق پابەندی ئەم بەشەی هەرێمی کوردستان نەبووەکو مافی خۆی مافی دەستوری خۆی بۆی بنێرە. پێتان وایە لە دوای سەرژمێری کە ژمارەکە بێگومان زیاترە بێت ئامادە بێت کە مافی هەرێمی کوردستان بدات؟ لە ڕاستیدا سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان کۆڵی نایەوە، بەردەوام لە هەوڵدایە و بەردەوامیش موئامەرە کراوە لە هەرێمی کوردستان، بەردەوام فێڵمان لێکراوە هەوڵ دراوە کە حەقی خۆمان مافی خۆمانەوەکو پێویست نەنێردێ. بەڵام سەرکردایەتی هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کۆڵی نایەوە و بەردەوام لە مفاوەزات ئومێدمان وایە کە ئەو بەهانانەی ئەیان هێنایە بۆ بڕینی موچە یان نەناردنی موچە یا تەخیرکردنی موچە و مانگ لە دوای مانگ کەمتر ئەبێتەوە. بۆیە ئومێدمان وایە لە ساڵی داهاتوە ئیتر کێشەی موچە نەمێنێ بەڵکو مافەکانی ترمان بۆ بنێرنکە بودجەی پێویستە بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزارەکان و بۆ گەشە پێکردنی هەرێمی کوردستان. باشە ئەو بەشە بودجەی کە پێشتر نێردرا بۆ هەرێمی کوردستان وەکو بەکاربردن بۆی کە پرۆژەکان وەگەڕ بخات لە ئاستی پێویستان نەبووە، ئێوە چیتان کردووە لە بەرامبەردا چەندین پرۆژە و پلانی باش جێبەجێ کراوە؟ لە ڕاستیدا نەک هەر کەمیان نردووە هیچیان نەناردووە، یعنی ئەوەی کە هەیە لەو یاسای موازنەی ئەو حیسەیە کە دانراوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان پرۆژە خزمەتگوزارەکان هی وەزارەتی ئاوادانکردن وەزارەتی شارەوانی و سێکتەرەکانی تر تا ئێستا 1000 دیناری عێراقی نەنێراوە بۆ پرۆژەکان، بەڵکو ئەو پرۆژە خزمەتگوزاریانی کە لە هەرێمی کوردستان نکراوە تەنها بە جهودی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بووە و لەو داهاتی ناوخۆیە بۆ کە توانیوێتی بە شێوەیەکی ڕێکوی پێک و منەظەم کۆی بکاتەوە پرۆژەکانی پێجێبەجێکە. ئەگینا بەداخەوە ئەو مافی هەمانە لە یاسای موازنەی عێراقیە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان هیچی نەنێراوە. باشە ئەگەر سەرژمێری بکرێت و ئەو ژمارەی کە ڕاستەقینەیە لە دانیشتوانی هەرێمی کوردستان بکرێتە پێوەەر بۆ ناردنی بودجە لە نێو بودجەشدا سەرجەم ئەو بابەتانە بنێردرێت لە بودجەی بەکاربردن پرۆژەکان، ئەو کات هەرێمی کوردستان ئەتوانێت لە ماوەی چەندێکدا ئەوەی کە پێویستە بیکات وەکو بنیادنانەوەی ژێرخانێکی گرنگە و ئابوووریەکی بەهێزە؟ بەڵێ پێشوەی وەڵامی ئەوت بە محەزم کرد ئەوە ڕوونکەمەوە بەپێی یاسای ژمارە 13 ساڵی 2023 کە یاسای موازنەی عێراقیە و پشکی هەرێمی کوردستان 12.67 ئێمە ماگانە ئەوە تریلیۆنێک و 240 میلیارد دینار بەهاتایە. ئەگەر ئەوە 950 یا ملیارێکی بۆ موچە بڕۆشتە ئەوە 240 میلیارد دیناری بۆ پرۆژەکان و بەگەڕخستنی حکوومەت، یعنی لەو 240 میلیارەش لانی کەم 180 میلیاری یا 175 میلیاری ماگانە ئەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان بۆە لە هەرێمی کوردستانە. ئێمە
ئەوە هیچی نەهاتوەتە ئەم دقەیە ئەوەی کە کراوە تەنها وەکو باسم کرد لەسەر داهاتی ناوخۆیە بەڵام ئەگەر ئەو پشکە بێت کە ڕەنگە قورسە بڵین بە یەکجار هەمووی بێ ئەو ڕقەمە گەرچی هێشتا هەرکەمە لەگەڵ حێسە حەقیقەکانی هەرێمی کوردستان کە نابینن ئەو لە عێراق ڕانابینین وەکو پێویست بینێرێ بەڵام تەسەور ئەکەین بۆ ساڵی 2025 بۆ پێی هیچ بوو بڕێکی یاسایی لە بەردەما نامێنێ ئەبێ بڕێک بنێرێ بەڵام بڕەکات بە تێریە ئەو ڕقەمە تەواوە تەسەور ناکەین بە سورعەت وا بگەینە ئەو ڕقەمە تەواوانە بەڵام لەگەڵ ئەوەیە پرسیارێکی جەنابەتەوە بوو ئەگەر ئەو پارانە بێت چەندمان پێویستە ئێمە لە 2014 بەڕاستی لە قەیرانی داراییە لە هەرێمی کوردستان زۆرێک لە بەڵێندەران ئیشی زۆریان کردووە لە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە قەرزاریانین نەماتوانی وەکو پێویست قەرزەکان بینەوە بۆیە ڕەنگە ئەگەر ئەو پارانە بۆمان بێ بە خێرایی جارێکم دەستکەین بە پێدانەوەی ئەو قەرزانەی بەڵێندەران کە ئیشیان کردووە لە ڕابردە و بە گەڕخستنەوەی پرۆژە وەستاوەکان و دەستپێکردنی پرۆژەی نوێ ینی لە سێ میحوەرەوە ئێمە ئەتوانین کار بکەین و ئێمە تەوەقوعمان وایە کە ئەو 175 ملیارە یا 200 ملیار مانگانە ئەگەر بۆ بودجێ پرۆژەکان بێتە هەرێمی کوردستان لە توانایەتی کە خەرجی بکە چکە من هەر ئەگەر داتای وەزارەتی ئاوادانکردنەوە بخەمە ڕوو ئێمە لە ئێستادا لە بواری ڕێگاوبانە 203 پرۆژەمان لەژێر ئەنجامدانە کە بایی 3 تریلیۆن و 50 ملیارە ئێمە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 500 ملیار کاشی بۆ دانەبووین ینی تقریبا مانگی 40 ملیارمان باتێ تاکو بتوانین پرۆژەکان جێبەجێکەین بۆیە هەر ینی وەزارەتی ئێمە لە توانایەتی مانگی 50 ملیار خەرجکە بۆ بەگەڕخستنەوە ئەو پرۆژانەی هەیەی ڕێگاوبانەکان دووسایدەکان باشە وەزارەتی پلاندانان خۆی پلانی هەیە بۆی کە لەسەر پێوەری ئەو سەرژمێری کە ئێستاکرێت پرۆسەکە کرا هاتە عەرزی واقعەوە و ئەزانین پرۆسەکە ئاکرێت پلانتان لەسەر ئەوە داڕشتووە کە چی بکرێت و داوای چی بکەن لە بەغدا بەڵێ ئەکید ئەگەر ئەمە ڕێژەی 12.6 دەکەمە پێمەنوای ڕێژەیەکی کەمە و چەند ڕۆژی داهاتوو دەرەکەی ئەو حقایقانە چۆنە بێ ئیشەڵا هاوڵاتیان بە بەرفراوانی هاوکاری ئەو تیمە سەرژمێریانە نەبن تاکو ئەو ژمارە حەقیقی لە ناو هەرێمی کوردستان ئەژی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان دەرکەوێت ئەو کاتە ئەگەر ڕێژەکە بۆ نمونە بگاتە 14 مافی خۆمانەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان و بەپێ ئەو مفاوزاتانی کە لە بینە و نوێنەرانمان لە پەرلەمانی عێراق داوای ئەوە کە ئەو ڕێژەیە لە 12.67 بگۆڕێ بۆ 14 کە ئەوە گۆڕە بە دوایە هەموو ئەو مافانی کە هەمانە لە یاسای موازنەی حکوومەتی عێراقیە زیادەکە بڕێکێت بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوە بەخێر هاتن زۆر سوپاس